الله أكبر الله أكبر. وردە وردە دیمەنی قەرەباڵغی و ئامادەبوونی هەزاران حاجی لە دەوری مزگەوتی کعبەی پیرۆز دەگەڕێتەوە بەردی دەمانوو. ئەمڕۆژ گەورەترین ڕێوڕەسمی حەجی ساڵی 1443 کۆچی لە دوای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە بە فەرمی دەست پێ دەکات. ڕۆژی پێنجشەممە حاجانی ماڵی خوار و لە مینا دەکەن کە نزیکەی 5 کیلۆمەتر لە مزگەوتی حرامەوە دوورە، ئەمەش بەرلەوەی ڕێوڕەسمی سەرەکی حەج لە ڕۆژی هەینی کە چوونە سەرکێوی عەرەفاتە دەست پێ بکەن. بۆ حەجی ئەمساڵ دەسەڵاتدارانی سەعودیا ڕێگەیان بە 1 ملیۆن مسڵمان داوە کە پێکوتەی دژی ڤایرۆسی کۆڕۆنایان وەرگرتووە و 850,000 کەسیان لە دەرەوەی سەعودیەوە ڕۆیشتون. ئەمەش دوای 2 ساڵ لە کەمکردنەوەی بەڕێژەیەکی بەرچاو بەهۆی پەتاکەوە. هەرچەندە ژمارەی زیارەتکارانی ئەمساڵ کە بەشداربووانی بە تیر و پشک هەڵبژێردران زۆر گەورەترە لە 2 وەرزی پێشوو لە ساڵانی 2020 و 2021، بەڵام هێشتا کەمترە لە کاتە ئاسایەکانی بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. لە ساڵی 2019 نزیکەی 2,500,000 مسلمان لە سەرانسەری جیهانەوە بەشداریان لە مەراسیمی ساڵانەی حەجدا کردبوو کە یەکێکە لە 5 پایە سەرەکیەکەی ئیسلام و ئەرکە لەسەرە و مسلمانانەی توانای ئەنجامدانیان هەیە کەلانی کەم جارێک لە ژیانیاندا ئەنجامی بدەن. حەجی ئەم ساڵ تەنها بۆ ئەو تەمەنانەیە کە کەمترن لە 65 ساڵ بامەرجی تەواوکردنی کوتان بەو ژەمە پێکوتانەی کۆڕۆنا کە لەلایەن وەزارەتی تەندروستی سەعودیەوە پەسەند کراون. دەسەڵاتداران داوایان لە زیارەتکارانی دەرەوەی شانشینی سەعودیە کردووە ئەنجامی پشکنینی کۆڕۆنای نێگاتیڤ پێشکەش بکەن کە لە ماوەی 72 کاتژمێر پێش بەرواری ڕۆیشتنیان ئەنجام درابێت. سەبارەت با ڕێوشوێنەکانی پاک و خاوێنەیش دەسەڵاتدارانی حەج چەندین بنکەی تەندروستی و کلینیکی گەڕۆک و ئەمبوڵانسی ئامادەکراویان بۆ دابینکردنی پێداویستیەکانی زیارەتکاران با تایبەت لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما تەرخان کردووە. لە ناو مزگەوتی حەرامدا تیمی ئەمبوڵانس لە چەندین شوێنی جیاوازدا جێگیرکراون، ئاوکات دەیان خۆبەخش لە ڕیزی درێژدا وەستاون و کورسی جوڵاویان ئامادەکردووە بۆ یارمەتیدانی ئەو حاجیانەی توانای ڕۆشتنیان بۆ مەودای دوور نییە. بەڕێوەبەری ئیدارەی گشتی پاراستنی ژینگە و پەتا لە سەعودیا دووپاتی کردەوە کە مزگەوتی حەرام ڕۆژانە 12 جار لە میکرۆب خاوێن دەکرێتەوە. زیاتر لە 70,000 لیتر میکرۆب کوش بۆ تاقیمکردنی مزگەوتەکە بەکار دەهێنرێت و 24 کاتژمێر ئامادەن بە مەبەستی خزمەتکردنی زیارەتکاران. بەرپرسە سەعودیەکە ڕایگەاندووە ئەم تیمانە زیاتر لە 1300 ئامێر و کەرەسان هەیە بۆ پاکردنەوەی مزگەوتی مەککەی پیرۆز، لەوانە 11 ڕۆبۆتی زیرەک، ئامێری پێشکەوتووی تاقیمکردن و زیاتر لە 500 ئامێری تاقیمکردنی دەست، هەروەها پەمپی تاقیمکردنی دەستی و ئەلیکترۆنی بۆ حاجیانی ئەمساڵ ئامادەکراون.